ڕۆژی 21 تشرینی دووەم ڕۆژی شەهیدی یەکێتیە هاوکاتە لەگەڵ ڕۆژی لە سێدارەدانی شەهیدانی سەرکردە شیهابی شێخنووری و جەعفەر عەبدولواحید و ئەنوەر زۆراب 44 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کە هێشتا سەرەتای دەستپێکردنی خەباتی یەکێتی و شۆڕشی نوێ بوو خاڵە شیهاب و هاوڕێکانی لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخاو لە سێدارە دران. سێ لە ڕۆڵە قارەمانەکانی گەلەکەمان خاڵە شیهاب، کاکە جەعفەر و کاکە ئەنوەر دلێرانە و سەربەرزانە گیانی پاکیان بە ڕێبازەکەیان بە میلەتەکەیان بەخشی و نەریتێکیان داهێنا کە لە سەرزاری شەهیدی نەمر شەهابەوە هاتەکایەوە کە کەم بژی و کەڵ بژی. شەهیدەکانی تریشمان دوا بە دوای ئەوە زۆر شەهیدی قارەمانمان داوە ئێمە لەم خەواتەردا کە ناوێرم ناویان بێنم ترسێم هەندێکم لەبیر چێت کە بێتە هۆی مەغدوربوونی ئەوانی تر، بەڵام بێگومان دەزانن کە پتر لە 11 ئەندامی سەرکردایەتی دەیان کادری سیاسی، سەدان کادری عەسکەری و هەزاران ئەندام و لایەنگری یەکێتی لەم شۆڕشە نوێدا گیانی پاکیان بەخشیوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونیەوە تا ئێستا سەرمەشق بووە لە قوربانیدان لە پێناو ڕزگاری خاکی کوردستان و زیاتر لە 20,000 سەرکردە و پێشمەرگە و کادیر و تێکۆشەری شەهید بوون. هەروەها لە شەڕی بەگژاچوونەوەی تێرۆریستانی گروپی تێرۆریستی داعش لە خانەقینەوە تا زاخۆ زیاتر لە 1000 پێشمەرگەی یەکێتی شەهید بوون و نزیکەی 500 پێشمەرگەی تریش بریندار بوون. بەو پێش لە ڕۆژمێری ساڵدا ڕۆژ نییە یادی شەهید بوون و سەروەری یەکێتی تێدا نەبێت و گۆڕستان نییە بە دەیان کێلی پێشمەرگە و تێکۆشەری یەکێتی تێدا نەبێت. شەهیدانی یەکێتی لە پێناو ژمارەیەک ئامانجی ڕەوا و نیشتیمانی گیانیان بەخشی، بەشێکیان وەک مافی دەستوری لە عێراقدا بەدی هاتوون و بەشێکی تریان تا ئێستا بەدی نەهاتوون و پێویستیان بە خەباتی هەمەلایەنەی هەموو هێزە سیاسیەکانی کوردستانە. بۆمان هەیە شانازی بکەین بەوەی کە خوێنی گەشی شەهیدانمان بە فیڕۆ نەچووە، بەڵکو هەتا دێ خێر و بێری تری لێ دەبێتەوە. دەبا گیانی پاکی شەهیدانی کوردستان گیانی پاکی شەهیدانی هەموو حیزبەکان لە بەهەشتی نەمریدا سەربەرز و سەروەر بن و دڵنیابن کە خوێنی گەشیان نەک بە فیڕۆ نەچووە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ دەستکەوت و خێر و بێری تر بە خەڵکی کوردستان دەبەخشێت. لە ئێستادا لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش دەستکەوتە بەدی هاتووەکان و مافە دەستوریەکانی گەلی کوردستان و ناوچە کوردستانێدا بڕێنراوەکانیش لە بەردەم مەترسیدان و بەم دوایانە ژمارەیە گرفتی سیاسی هاتوونەتە ئاراوە و بەرپرسیارەتی هەموو لایەنە کوردستانیەکانە بە یەکهەڵوێستی دەستکەوت و مافە دەستوریەکانی کورد بپارێزن. باشترین وەفاداریش بۆ شەهیدەکانی یەکێتی و کوردستان یەکڕێزی نیشتیمانی و چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان و بنبڕکردنی گەندەڵی و سەروەری یاسا و باشترکردنی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ساڵانە لە یادی ڕۆژی شەهیدی یەکێتی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕێوڕەسم بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی شەهیدەکان بەڕێوە دەچوو، بەڵام ئەمساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و زیادبوونی مەترسیەکانی ڕێو ڕەسمەکان لە چوارچێوەی مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی بەڕێوە دەچن.